بازانی کورسادنی و سڵاوتان لێبێ ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی تری فایل و دیاردە لەگەڵتان دەبین. ئەم ئێوارەیە لە فایل و دیاردەوە دەمانەوێت بە دوواداچوون بۆ کێشەی مامۆستایانی وانەبێژی لادراو بکەین. ئەگەر چی ساڵانێکە ئەم کێشەیە هەیە، بەڵام مامۆستایانی لادراو بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە ئەم کێشەیە چارەسەر بکەن، بەڵام بەوچەی خۆیان تا ئێستا کێشەکەیان نەک چارەسەر نەبووە، بەڵکو هەر بەڵێنێکیش کە پێیان دراوە جێبەجێ نەکراوە. لە ئێستادا نوێنەری مامۆستایانی وانەبێژی لادراو لەسەر خەتن و دەیانەوێت لەگەڵ لایەنی پەیوەندیداردا ئەو کێشەیە چارەسەر بکەن. ئەو مامۆستایانە ساڵانێکی زۆر خزمەتیان بە کەرتی پەروەردە کردووە، ساڵانێکی زۆر ئەو فەراغانەیان پڕ کردوتەوە کە لە خوێندنگەکان و لە کەرتی پەروەردەدا هەبووە. ئەوان نەیان هێشتووە کە منداڵەکانی ئێمە دا ببڕێن لە خوێندن. ئەوان هەوڵیان داوە هاوکارێکی باشی وەزارەتی پەروەردە بن، ئەگەر چی بە پارەیەکی ڕەمزی و زۆر کەم، بەڵام هێشتاش نەیان هێشتووە کە ئەو کەرتە پەکی بکەوێ. بەڵام ئەو کاتەی کەرتی پەروەردە بڕیاری ئەوەیدا کە مامۆستایان بکرێنە گرێبەست لە پاڵ مامۆستایانی میلاک، ئەم مامۆستایانە نێردرانەوە بۆ ماڵەوە، هەر یەکەیان بە بیانوویەکی جیاواز، هەندێکیان بەوەی کە ئیجازەی دایکاتی کردووە، یاخود ڕێگای هاتوچۆی دوورە، یاخود لە خوێندنگەکەدا پێویست بەو اختصاصی ئەو مامۆستایانە، یاخود بەهۆی نەخۆشیەوە، بەهۆی زەواجەوە، ئەمانە هۆکار بوون بۆ لابردنی ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ. لە ئێستادا جارێکی تر هەوڵەکان دەستی پێکردوتەوە بۆ ئەوەی کە بتوانرێت ئەم مامۆستایانەی کە لە وانەوتنەوە لادراون جارێکی تر بچنەوە خوێندنگەکان، کە ژمارەیەکی زۆرن و ئێمە دەمانەوێت ئەمڕۆ لە بەرنامەکەی خۆمانەوە لە ڕێی نوێنەرەکانیانەوە لە زاری خۆیانەوە بزانین کێشە و گرفتی ئەم مامۆستایانە چییە و لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت بەشکم بتوانرێت بۆ ئەم ساڵ و دەستپێکی ساڵی نوێ خوێندن گرفتی ئەم مامۆستایانە چارەسەر بکرێت. کۆمەڵێک میوان بە سوپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەییان هەیە، ئەوانیش زۆر بەڕێز مامۆستا شاباز ناسر کە بەڕێزیان نوێنەری مامۆستایانی وانەبێژی لادراون، مامۆستا زۆر بەخێربێن. هەروەها زۆر بەڕێز پۆڵا شەهید سیروان کە بەڕێزیان پەرلەمانتارن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بە سوپاسەوە لە ڕێی ستریمەوە لە بەغدادەوە لەگەڵمان دەبێت. کاک پۆڵا بەڕێزیشتان زۆر بەخێربێن. هەروەها مامۆستا ئومێد تۆفیق کە بەڕێزیان بەڕێوبەری پەروەردەی ڕانیان، بە سوپاسەوە بەڕێزیشان لە ڕێگەی ستریمەوە لە ڕانیەوە لەگەڵمان دەبن. مامۆستا بەڕێزیشتان زۆر بەخێربێن. دواتریش میوانێکی ترمان ئامادە دەبێت، بەڵام میوانەکەمان هێشتا ئامادە نییە و لەگەڵیشیدا کۆمەڵێک لە مامۆستایانی وانەبێژی لادراو بە سوپاسەوە ئەم ئێوارەیە میوانی فایل و دیاردن دەمانەوێت خۆیان لە ڕێی بەرنامەکەی ئێمەوە هەر کێشە و گرفتێکیان هەیە بیگەێنە لایەنی پەیوەندیدار. ئێوەش زۆر بەخێربێن. مامۆستا شاباز با من سەرەتا بێمە لای بەڕێستان، دووبارە بەخێربێن. گرفتی مامۆستایانی وانەبێژی لادراو چەند ساڵێکە ئەم گرفتە هەیە، بەڵام وەک من لە سەرەتا و ئاماژەم پێکرد تا ئێستا ئەم گرفتە چارەسەر نەبووە، بۆیە پێویستی بەوەیە بەردەوام قسە لەسەر ئەم بابەتە بکرێت تا ئەو کاتەی لایەنی پەیوەندیدار دێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی گرفتەکەی ئێوە. ئەم گرفتە چۆن سەری هەڵدا و بۆ بەردەوامە تا ئێستا؟ بەڵێ زۆر سپاس سەرتا بەناوی خۆی گەورە، سپاسی کورساتەکەین کەمە دووەم جارە دەرفەتەیە بێمە دەنگ و سەدای خۆمان بگەین لە ڕێمی بەرە بەڕێزەکانەوە. ئێمە لە سەروبەندی بەگرێبەستکردنی 3933 مامۆسای پەروەردە گرفتی لادراوەکان لە دوای گرێبەستەکەەوە ڕوویدا بە هۆکاری ئەوەی کە ئەو کاتە ئێمە لە ئەرکا نەبووین، وەک بەڕێز ئاماژت پێیا هۆکاری لە ئەرکدا نەبوونی ئێمە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی مۆڵەتی دایکایەتی، کەمی بەشەوانە، پشووی ڕۆژانی شەمە، ڕێگەی دوور بۆ مامۆسا وەزائیدەن ئەکسەری کە ئەم هۆکارانە ڕوویە ئیتر ئێمە بەڕاستی لە هەوڵا بووین بۆ ئەوەی شوێنی خۆم بکەینەوە لە پەروەردە جیاوازەکان، بەڵام بەداخەوە بە بیانووی جیاواز و بە مبەڕیری جیاواز تا ئێستا بۆ شێوازە ماینەوە. باش تا ئێستا بۆ شێوازە ماونەت. بەڵێنەکان چی بوون کە پێتان درا؟ بەڵێنەکان ئێمە لەو کاتەوە تقریبانەوە بەرەو 2 ساڵ و شتێکە ڕوات چەندی ڕێکاری مەدەنیمان لە خوێندنەوە یادداشت خوێندنەوە یادداشت ئاراستەکردنی لایەنەکان
وزائدا سەردانی سەررجەم پەروەردەکانمان کردووە بێجیاوازی لە ڕێ نوێنەرە بەڕێزەکانمانەوە تەواوی کوردستان و لەگەڵ ئەوەشدا سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردووە چەندین جار گردبوونەوەمان کردووە لە بەردەم ئەنجومەنی وەزیران و سەردانی و بەڕێز وەزیری پەروەردەمان کردووە یعنی تا ئێستا بەبێ ئەنجاماتوینەتە دەرەوانێ هۆکارەکەش ئەوەیە هۆکاری سەرەکی ئێمە لەسەر ئەم بابەتە دەڵێکی ئەگەر چی دەبوو نوێنەرێکیان لێرە ئامادەی هەبوایە و ئێمە بۆ ئامادەکردنیان بەرنامێژ بەڕاستی داوامان کرد کە وتەبێژی وەزارەتی پەروەردە لە بەرنامەکە ئامادەیی هەبێ تاکو وەڵامی گلەی و گازندەکانی ئەم بەڕاستی ئەم مامۆستایانە بداتەوە خود بەڵێنێک ئەگەر هەبێ لێرەوە پێیان بدا بەڵام بەداخەوە ئامادە نەبوون کا بێنە بەرنامەکە بەڵام ئەوان چی دەڵێن یاخود چیان وتووە پێش بەداخەوە بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان لە دوای بە گرێبەستکردنی گرێبەستی 37933 مامۆستا فۆرمی ئاماری لادراوەکانی ئاڕاستی سەررجەم پەروەردەکان کرد لە تاوی کوردستان ئەم فۆرمە بەخۆشبەختانە ئەو مامۆستایانەی کە ساڵانێک خزمەتی وانەبێژیان نەبوو فۆرمەکەیان پڕ کردەوە سەر لە نوێر ڕەوانی وەزارەتی پەروەردە کرایەوە بەڵام ئێمە کێشەیەکمان لێرەتان چەندە مامۆستا ئەوە پرسیارێکی زۆر جوانە تا ئێستا ئێمە ئامارێکی دقیقمان نانیە لە وەزارەتی پەروەردە یعنی نازانین وردبینی فۆرمە لادراوەکان چەنە یعنی ئەوەیشی کە لە پەروەردەکانەوە نێردراوە لە وەزارەت ئێمە نازانین چەنە ئایا زیاتر کراوە دەرچی دانەمەزراوی تێکراوە وەکو خۆیەتی ڕاست و دروستە ئێمە ئەوە نازانین سیستەمی داتابیسی ڕێزبەندی و خاڵبەندی نییە لە وەزارەت یعنی من ئەگەر ئەو سیستەمە لە جەدانانەی کە وەزارەتی پەروەردە دایناوە بۆ لادراوەکان من نازانم من کەی سەرەمیێت با حەقیقی یعنی من بسوور بزانم لە سیستەمەکە ژمارە ئەو نەم ئەوەش نازانین یعنی لە جەدانانەکان نازانین لەسەر چ بنەمایەکی ژەکرێت کە ئەو لە جەدانانە بەحساب وەزیری پەروەردە وتی من چاکەیەکم لەگەڵاکردون کە لە هیچ وەزارەتێکە ئێستا لە جێدانان نییە کە ئێمە ئازانین هەر لە جێدانان لە زۆربەی وەزارەتەکان هەر هەیە و شتێکە کۆتایی هاتووە بەڵام ئێمە کێشەیەکمانەیە لا نەخان کێشەی ئەم مامۆسایانە خۆتانە ئەیان بینن ساڵانێکی زۆر خزمەتی سێکتەری پەروەردەیان کردووە لە ڕۆژگارە سەختەکانە لە دوای شەڕی داعشەوە بە بڕەپارەیەکی کەم هەبووە لە ساڵێک هەتا 14 ساڵ تا 5 ساڵ خزمەتی وانەبێژیە بەڵێ بە هۆکارێک تۆ لات بردووە سیستەمێکی لە جێدانانیش بۆ داناوە ئەم سیستەمە ئەم مامۆسایانە تەمەنیان هەڵکشاوە لە 30 ساڵ تا 45 ساڵ تا 48 ساڵ مامۆسامانە یعنی ئەمە کەی ڕەوایە تۆ تاکەی چاوەڕێگا ینی تۆ تەلەفۆنێکی بۆ بکەی ئەم مامۆسایە دانرێتەوانێ لە جێدانانەکەش لە ئێستا بەپی خواستی پەروەردەیە بەپی پێویستی پەروەردەیە ئێمە داوای گشتاندنێکەکەین بەبێ جیاوازی پسپۆڕی پەروەردەی چۆن 37000 کردە گرێبەست ئەم مامۆسایانش کە مام نەتوانێت ئێمە زانین 7000 پار 7000 مامۆسا لە میلاک خانشین کراوە خێرە بۆ دەستنابن بۆ کەیسی لادراوان فراغەکان پڕکاتەوە لێترین لێوانی بەڕێبەرێکی پەروەردە عفوم کە دوێنێ بووە سدبەناس بە من ناوەکەشی بڵم لە زۆربەی ڕاگەندەکان بڵیان کردەوە ئەلە لە دەرەوە بێشومار مامۆسامان پێویستە مامۆسای وەرزشە مامۆسای ئینگلیزیە لەتوانێت ئایانەیە کۆمەڵە مادە بە مادەیەکی تر تەکمیلەکەن بەس لە پێناوی ئەوەی دەست بۆم کەیسە نەبن ینی بە پینە و پەڕۆکردنی سیستەمی پەروەردە تاکەی بابزانێکی زۆر خراپە بابزانین پەروەردە لەسەرم بابەتاڵێکی زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار ستار محەممەد کە بەڕێزیان سەرپەرشتیاری یەکەی دڵنیایی جۆری و سەرپەرشتیکردنی پەروەردەی سلێمانی ڕۆژئاوان یان ڕۆژئاوای سلێمانی بامۆستا زۆر بەخێر بێت دۆزێک درەن کەوتی بۆیە درەن ناوم هێنای مامۆستا باش بوو گوێت لە قسەی نوێنەری مامۆستایانی لادراو بوو پەروەردە لەسەرم بابەتە چیاڵێ سپاس بۆم دەرفەتە مامۆستا عزیزانەکەین سڵاو ڕێزمانی بۆ بینەرانی ئەزیزی کەناڵی کورسات مامۆستا عزیزانە خۆشەویست و ئەزیزن لای ئێمە بە تایبەت پەروەردەی ڕۆژئاوا و جەنابی وەزیر و وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی گرنگی تایبەتیان پێدا و ئاگاش لە دۆخیشیانە هەر بۆ ئەو مەبەستە ئەم مامۆساوانە بێژانەی کە ساڵانێک خزمەتیان کردووە کە تایەتی لە ساڵێکەوە تایەتی 2 ساڵی تایە 3 ساڵی تایە 8 ساڵی تایە 10 ساڵی تایە زیاتریشی تایە کە خزمەتی وانەبێژیان هەیە بە هۆکارێک لە هۆکارەکان هۆکاری مۆڵەتی دایکایەتی بێ هۆکاری نەخۆشی بێ یا بە هۆکاری لە جیاتی دانان بێ کۆمەڵێک هۆکارگەلێکی زۆرمان هەن کە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم مامۆستا بەڕێزانە لە ئەرکەکانیان بباشن ئێمە لە 13 دەی 2024 ئامارێکی دقیقی پەروەردەی ڕۆژئاوامان نرد بۆ بەڕێوەبەرایەتی گشتی لێوێشەوە چۆ بۆ وەزارەتی پەروەردە 524 لەم خوشک و برا ئەزیزانە لەم مامۆستا ئەزیزانە ناوەکانیان بەرز کراتەوە کە مامۆستا بەڕێزەوتی ئامارەکان دقیق نین ئەوە بە نووسراوی فەرمی من پێمە و لە لاشمانەیە کە نێدراوم بۆ وەزارەت
لەم 524 ئەو ژمارە تەنها لە پەروەردەی ڕۆژئاوا تەنها باسی پەروەردەی ڕۆژئاواکەین ئێستا ئەجا ئەم کەوتی ئامارەکان دەقیقنین بە ئام باسی ئاماری وەزارەتیش هەندێک ئامارم لەلایەن ئەوانشتان بۆ ڕوون دەکەمەوە ئینشاءڵڵا بە پێی توانە وەکو پەروەردەی ڕۆژاوا لە ماوەی ئەم 2 ساڵەدا لە ساڵی 2025 تەنها 8 کەس لە جیاتی دانانی بۆ کراوە لە ساڵی 2026 تەنها 4 کەس لە جیاتی دانانی بۆ کراوە کۆی گشتی لەو کاتێک کە لیستەکە نێراوە بۆ وەزارەت تا ئێستا 12 مامۆستا لە جیاتی دانانی بۆ کراوە ئەم لە جیاتی دانانە بۆیە تۆزێک خاوە سەبەبەکە ئەوەیە ئەو مامۆستایانی کە گرێبەست و دەڵێ بە گرێبەست کار دەکەن ئێستا هەتا یەکێک لەمانە بە هۆکارێک لە هۆکارەکان ینی لە کەرتی پەروەردە دەست هەڵ نەگرێ کەسیتر ناتوانانی دانرێ خۆی لە خۆیدا ئەو کارش کە وەزارەتی پەروەردە کردوێتی طبعاً ئەمەش بەوکو دەڵێ بە پێداگری مامۆستایانی وانە بێش بە سەراحەت لەسەر وەزارەتی پەروەردە وایان کردو ئەم مافە بۆ خۆیان ببچڕن و حەقی خۆشیانە وەزارەتی پەروەردەش ئەم مافەیەمانی پشتگوێ نەخست و ئەم ناوانەوەکو یەدەک ماونەتەوە تا ئێستا مەساڵانێکی زۆرە لە پەروەردەی ڕۆژئاوا کە گەورەترین پەروەردەیە لە 140 بەرەوسەری هەردە پەروەردەکەی سەر بە بڕێبەتی گشتی پەروەردەی گشتی سلێمانیە یعنی لەم پەروەردەیە کە لە 140 زیاتری ئەوەیە حتمما زۆرترین مامۆستای وانەبێژ و مامۆستای گرێبەتی شەرکەوتۆتە سنووری پەروەردەی ڕۆژئاواوە لە ڕاستیدا لە ناو سنتەری شاری سلێمانیدا لە پەروەردەی ڕۆژئاوا قسە دەکەین ئێمە زیادەیەکی میلاکی بێشمارمان هەن بە سەراحەت خراپدابەشکردنێکی زۆرمان هەن بەهۆی ئەوەی کە مامۆستایەک لە دەرەوە خزمەتی تەواو بووە بە پێی یاسا و ڕێکارەکانی گواستنەوەی مامۆستایان خزمەتیان تەواو کرد و هاتوونەتەوە ناو شار لە ناو شارە کەڵەکە بوونێکی زۆر دروست بووە لە ڕاستیدا ئێمە لە ناو شارە پێویستمان مامۆستانیە تەنها پێویستمان بە ڕێخستنەوەیە ئێستا خۆشبەختانە بە سوپاسەوە بۆ جەنابی بەڕێوەبەری پەروەردە سد بەناس لەگەڵ یەکەی سەرپەرشتیکردن پێکەوە بە هەماهەنگی و لە سەروبەندی ڕێخستنەوە ئامادەکارین بۆ ساڵی نوێ و لە ناو شارە بە فۆڕم سەرقاڵی ئەو ڕێخستنەوەی کێشەمان ئێمە لە دەرەوەی شار و لە گوندەکانن کاکە ژمارەی زۆری گوت بۆ دەرەوەی شار و ئەوە کە پێویستمان پێێتی ئێمە لە ڕاستیدا تقریبا 50 بۆ 60 مامۆستایەک لە پسپۆڕی جیاوازەکان ئەویش بۆ لادێکان و بۆ حوزی بازیانمان بە تایبەتی لەگەڵ خەتی مێرگەپانمان تەنها لەو سنوورەدا بە 50 بۆ 60 مامۆستای لە پسپۆڕی جیاواز لە پەروەردەی ڕۆژئاوا ئێمە بۆ ئەم ساڵی خوێندن هیچ کێشەیەکمان نابێ ئەگەر بتوانین ئەوەندە مامۆستامان بۆ دابین بکرێ بەڵام لە ئێستادا خۆتان دەزانن دەستی حکوومەتی هەرێم بەڕاستی بەستراوە ناتوانێت هیچ دامەزراندنێک بکە پەیوەندی بە ئیتفاقیانی بینی حکوومەتی هەرێم و سیستەمی پەیڕۆڵ و حکوومەتی عێراقەوە ئێمە بێ لە دۆخەکە شتێ بگەین ینی دۆخەکە ناهەموارە لە کاتێکی دۆخی ناهەمواریشدا هەر دەبێت چاوەڕێ بکەین بەشکو ئەم دۆخە چاک بێ و مامۆسایان مافی خۆیانە داوای مافی خۆیان بکەن بە سەراحەت ساڵانێکە خزمەتیان کردو تەمەنیان هەڵکشاوەوەی وا دەڵێ هەندێک دەڵێ واوێتێ بەبەرمەوە نەماوە تاقەوتوانام نەما مافی شەڕی خۆیەتی کە بەڕاستی نەک هەر بەبێ بەگرێ بەس داش بەمەزرێ بەڵام ئەوە لە پلاندایە ئینشاءڵڵا بەزە و اتفاقیانی بینی حکوومەتی هەرێم و عێراق سەر بگرێ بە دڵنیاییەوە ئەم مامۆستا گرێبەستانەی هەندەکرێن بە هەمیشەی و مامۆستای تازەی تریش بە شێوەی گرێبەست دێنە پێشەوە چکە بەڕاستی ڕقەمەکە زۆر نییە لە سەراستی پەروەردەی ڕۆژەوە 512 کەس ماوە ئێستا 512 کەس ڕقم نییە زۆر بە ئاسانی دەکرێت چارەسەرکرێکەوە وتم لە دە پەروەردە لە 140 زیاتر بەر پەروەردەی ڕۆژاوا مادەم پەیوەندی هەیە بۆ ئیتیفاقیات و ڕێکەوتنانەی بینی هەرێم و بەغداد با ئێمە بچینە بەغداد بۆ لای زۆر بەڕێز کاک پۆڵا کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆنی یەکێتی دەزانین کە ماوەیەکە هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ چارەسەری گرفتی هەم مامۆستایانی وانە بێش هەم فەرمانبەرانی گرێبەست بە شێوەیەکی گشتی کاک پۆڵا سڵاوت لێبێ دەمانێت بزانین ئەوەی کە
لە ئێستادا ئێوە کاری لەسەر دەکەن چییە و بە تایبەت ئەمڕۆ بەرنامەکەی من تایبەتە بە مامۆستایانی لادراوی وانەبێژ کە پێم وابێ هەر خۆشیان دوێنێ سەردانی بەغدادیان کردووە و لە نزیکەوە ئێوەیان بینیوە و دەیانەوێ ئێوە وەک نوێنەرانی کورد لە بەغداد لەسەرم بابەتە کارێک بکەن. ئێوە چیتان کردووە؟ بەناوی خوددا زۆر سوپاس بۆ جەنابتان، سڵاو ڕێز بۆ میوانە عزیزەکانی کەناڵی ئاسمانی گەلی کەناڵی ئاسمانی کورسات ببوورە کورسات. هەڵبەت ئێمە دوێنێکە لە خزمەتی نوێنەری مامۆسایانی وانەبێژی لادراو بووین لە ئەنجومەنی نوێنەران وەکو سەرجەم فراکسیۆنە کوردەکان پێشوازیمان لێکردن و داواکاریەکانیانمان بەڕەوازانی و بەڵێنی پاڵپشتی و هاوکاری و بەدەنگەوچوون و بەدەنگەوە هاتنیانمان پێدان کەوەی کە لە چوارچێوەی دەسەڵاتی فیدراڵ و لە چوارچێوەی یاسا و قانونە کارپێکراوەکان و دەستوری عێراقدا بێت ئێمە درێغی نەکەین و لە بری ئەوان دەنگ هەڵبڕین، لە بری ئەوان دەست هەڵبڕین، لە بری ئەوان کارێ بکەین کە ئەوە بێ کە لە بەرژەوەندی و مەساڵەحی ئەواندایە. ئەم هاتنی ئەوانیش لە ژێر ڕۆشنایی ئەو هەوڵەدا بوو کە لە هەفتەی پێشووترە ئێمە نزیکەی 110 واژۆمان لەناو ئەنجومەنی نوێنەران بۆ فەرمانبەرانی گرێبەست کە ژماریان 86,791 فەرمانبەرە لە هەرێمی کوردستان کە موچەکانیان لە زمنی داهاتی ناوخۆیە و بە هەمیشەیی نەکراون لە ناو چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە سێکتەرەکانی پەروەردە و خوێندنی باڵا تەندروستی خزمەتەکەن. ئەم ڕێژەیە کە تا ئێستا جێگیر نەکراون گرفتی هەژمارکردنی خانەنشینی، گرفتی گواستنەوە لە جێگەیەک بۆ جێگەیەکی تر، گرفتی دواکەوتنی موچەکانیان. ئەمە بەرۆکی گردون و بەردەوام هەموو مانگی هەموو ساڵێک ئەم گرفتە نوێ ئەبێتەوە. ئێمەش چەند کۆبوونەوەیەکمان لەگەڵانە ئەنجامدا، هەم لە نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەران، هەم لێرە لە بەغداد لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکانی دیکە پێشوازیان لێکرا. ئەو هەنگاوە کە ئێمە هەڵماننا لە پێناوی جێگیرکردن و تەسبیتکردنی ئەو ڕێژە لە مامۆسایان و فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان تاوەکو لە زمنی قانون موازنەی ساڵی داهاتووە جێگیر بکرێن. ئێمە بۆ ئەم هەنگاوانە پشت بە یاساکارپێکراوەکان، پشت بە دادگای فیدراڵی، یاساکانی دادگای فیدراڵی کە یەکێک لە یاساکان، یەکێک لە یاساکارپێکراوەکان ئاماژە بەواکە کە قوتی ڕۆژانەی هاوڵاتیانی عێراق بە شکڵێکی عام، هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەموو ململانە سیاسەکان دوور بخرێتەوە. هەر گرفتێکی سیاسی لە بینی هێز و لایەنە سیاسەکانە هەبێ ئەوانەی کە پێکەنەری حکوومەتی عێراقن نابێت ئەم گرفتە تێکەڵ بە بژێوی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بکرێ بەبێ جیاوازی. ئەمە خاڵێک کەواکە یارمەتی دەربێ بۆ هەر نوێنەرێک لێرە لە بەغداد هەنگاو بنێ بۆ پاڵپشتیکردنی میلەتەکەی خۆی، بۆ پاڵپشتیکردنی خەڵک و سێکتەرە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. خاڵێکی ترەوەیە کە مادەی 14 دەستور بەڕوونی ئاماژە بەواکە کە هەموو گەلانی عێراق بەبێ جیاوازی ئاین، ڕەگەز، زمان، نەتەوە و نیشتیمان هاوبەشن، یەکسانن لە بەردەم یاسا و لە بەردەم ماف و ئیمتیازاتەکان کە لە عێراقدا بەردەستە. ئێمەش بە پشتبەستن بەم یاسا کارپێکراوە و بە پشتبەستن بەم مادە دەستوری هەمیشەی عێراق مادەی ژمارە 14 کار لەسەر واکەین. دوێنێکەیش ئەو هەواڵە بەڕێزانە و مامۆستا بەڕێزانە ئێمە لە خزمەتیان نابووین لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە سەردانی فراکسیۆنە کوردەکانی دیکەشیان کرد، پێمان وتون ئەم بابەتەی ئێوە تا ئێستا و تا ئەم هەنگاوە پەیوەندیدارە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە هەچ هەنگاوێ لە هەچ وێزگەیەکە پێویستی بە قسە و دەنگ و ڕەنگی ئێمە هەبوو، پاڵپشتانین، هاوکارتانین بە هەر ڕێگەیەکی یاسایی، ئیداری، سیاسی، دیبلۆماسی کە هۆکار بێت بۆ بەجێگەیاندنی ئەم داواکاری ئێوە دڵنیا بن درێغی ناکەین و بیری لێ بکەنەوە یاخود وە لێکی بدەنەوە بابەتەکە کە ئێمە خۆمان وەکو ئێوە مامۆسای و وانەبێژێکی لادراویە فەرمانبەرێکی گرێبەست بین کە پێویستی ڕۆژیانی ڕۆژانەمان وە ئەخوازێ کە
جەسوورتر بین لەسەر ئەم دۆسەیە کە دۆسێ و کە مافی سەرەتایی و مافی ڕۆژانەی هەموو گرێبەستێکە ڕۆژانەی هەموو وانە بێژێکە. جا کاک پۆڵە تازە ئێوە دەستان بۆ ئەو بابەتە بردووە تەسەورەکەم نەتوانن لی دەرباز بن ئیتر ئەمان چاویان لە ئێوەیە کە بەردەوام هەوڵەکانتان بەردەوام بێ تاکو بتوانن بەلایەکدا ئەو بابەتە چارەسەر بکرێت کە لە بەرژەوەندی ئەم مامۆستایانە بێ ئەگەرچی باست لەوە کرد کە تاکو ئێستا بابەتەکە پەیوەندیدارە بە حکوومەتی هەرێمەوە بەڵام ئەگەر گەشتە ئەوەی کە پەیوەندیدار بێ بە ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و عێراق یاخود جێکردنەوەی ئەمانەوەک ئەوەی کە باست کرد لە یاسای موازنەیە ئەو کاتە ئێوە بتوانن ئیش لەسەرم بابەتە بکەن بۆیە هیچ ئومێدێک هەیە یاخود ئێوە لە هەوڵەکانتان بەردەوامە بن وەک بەڵێنێک کە لێرەوە بەم مامۆستایانەی بدەیت کە هیچ نەبێت تۆزێک دڵیان خۆش بکەین کە ئەم بابەتە بەرەو چارەسەر دەچێت. ئەو لەو ڕۆژەوە لە ڕۆژی 29 دوانزەی ساڵی 2025 کە سوێندی یاساییمان لە ئەنجومەنی نوێنەران خوارد بەڵێنمان داوە کە نوێنەرێکی ڕاستگۆ و ڕاستەقینەی هەموو گەلانی عێراق بەگشتی و میلەتەکەی خۆمان بین بە تایبەتی. و دەستوری ژەم مافەی پێمان داوە ئەم مافەی پێمان داوە کە کار لەسەر بە جێگەیاندنی داخوازی و داواکاری میلەتەکەی خۆمان بکەین. لەبەر ئەوە دوو خاڵ تەرکیزی لەسەرەکەم. خاڵی یەکەم ئەوەیە کە ئێمە بڕیارمانداوە بەڵێن نەدەین بڵێن بۆتان ئەەکەین لەبەرەوەی ئێمە دەسەڵاتی یاسادانان لە ناو ئەنجومەنی نوێنەرانە ئەرکی دروستکردنی فشارە ئەرکی دروستکردنی لۆبیە لە ناو هێزە سیاسەکانە تاوەکو هەج بابەتێک کە پەیوەندیدار بێ بەو توێژای کە نوێنەرایەتی ئەکا هەج بابەتێک پەیوەندیدار بێت بەو میلەتە بەو گەلەی کە نوێنەرایەتی ئەکات شەڕی یاسایی و دەستوری و ئیداری لەسەر بکە. ئێمە بەڵێن مانداوە کە لە بری ئەوان دەنگ مانزوڵاڵ بێ لە بری ئەوان شەڕی یاسایی و دەستوری و ئیداری و سیاسی و دیبلۆماسی بکەین بۆ بەجێگەیاندنی ئەم ئەرکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕاستی کە مەبەسمانە ئەم پەیامە بگەینین ئەوەیە کە قەت پێمان خۆش نییە مزایەدەیەک بە ژیانی ڕۆژانەی چەندین توێژی میلەتەکەمانەوە بکەین کە سەرچاوەی ژیانی ئەو موچەیەتی کە وەرێگرێ. ئەویش وەکو ئێمە وەکو هەموو هاوڵاتێکی تری ئەم وڵاتە پێویستی ڕۆژانەی هەیە، پێویستی دابینکردنی ژیانی ڕۆژانەی منداڵەکانی هەیە، کرێنشینە، ڕەنگە گرفتی هەبێ، نەخۆشی هەبێ، قەرزار بێت، هەموو ئەم گرفتانە و چوینەتە قوڵایی ئەم خەمەوە کە وەکەوەی خودی خۆمان لە ناویا بین. لەبەرەوە بەڵێنی بەردەوامی ئەدەین، نەک بەڵێنی ئەوەی کە ئێمە ئەم ئیشیان بۆکەین، بەڵێنی بەردەوامی ئەدەین وەکو کورد دەڵێ هەج درگایەک تاو کاتی گرفتەکە چارەسەر و هەج درگایەک تروسکاییەکی ئەم بابەتەی تیابێ ئێمە ئامادەین لێ بدەین لە پێناو مەساڵحی ئەم توێژەیە. هەج درگایەک، هەج ئاسۆیەک، ڕۆشناییەکی تیابێت لەبارەی ئەم بابەتەوە، لەبارەی جێگیرکردن و تەزبیتکردنی ئەم بابەتەوە دڵنیا بن لەو دەرگایە دەین. ئێمە هەر ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران سەردانی چەند وەزیرێکمان کرد بۆ دروستکردنی لۆبیەک لە پێناو جێگیرکردنی ئەم بابەتە، لە پێناو ئەوەی کە وەزیری دارایی ڕەزامەندی لەسەر تەثبیتکردن لەسەر جێگیرکردنی ئەو ڕێژە زۆرە لە مامۆسا و فەرمانبەر بدا لە موازنەی ساڵی داهاتوو. تەبەن ڕەچاوی بارودۆخەکەی ئێستایش ئەەکەین، هەموو کەس ئەو حەقیقەتە ئازانێت کە بارودۆخی دارایی ئێستای عێراق لەو ئاستەیە کە دەیبینین بەداخەوە بۆنەی ئەم جەنگ و ئاڵۆزیە سیاسی و ناوچەی و ئەقلیمیانەی کە هەن وای کردووە کە ئیسدارکردنی نەوت لە قۆناغێکدا کەم ببێتەوە، ڕێژەی داهات ڕێژەی هەبوونی ئەو داهاتی کە پێویستە بۆ دابینکردنی موچە کەم ببێتەوە. بەڵام سەرڕای هەموو ئەم لە بەرچاوگرتنانە ئێمە هەر بەردەوامین لەسەر ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە کە نوێنەرێکی ڕاستەقینە و ڕازگوی ئەوان بین. بەڵێ
زۆر سپاس پۆڵا شەید سیروان کە بەڕێزیان پەرلەمانتارن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سپاسەوە لەم بەشی بەرنامەکەدا لەگەڵمان بوو لە زاری خۆیەوە بەڵێنی ئەوەیدا کە بەردەوام لەسەر ئەو کەیسا لەسەر خەت بن و هاوکار بن تا ئەو شوێنەی گرفتی ئەم مامۆستایانە چارەسەر دەبێت. سپاس جارێکی تر کاک پۆڵا کە لە بەغدادەوە لەگەڵمان ئامادەیت هەبوو. باش با بچمە لای ئەم میوانانە مایکەکە لای کێیە زۆر بەخێر بێن. بەڕێستان نوێنەری مامۆستایانی لادراوی گەرمیانن بەخێر بێن مامۆستا فەرمونون مایکەکە نزیکەیتەوە. زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان زۆر سپاس دیارە کەناڵەکەتان چ لە ڕابردوو لە ئێستا لە داهاتووش خەمخۆری هەموو چینەکان بووە ئەمەش گومانیتیانە و هەروەها زۆر سپاسی مامۆستاکەم و هەروەها نوێنەرە ئەندامانی نوێنەران کە لە بەغدا مایکەکە نزیکەیتەوە وە خەمخۆرانە ژوور بە ژوور لەگەڵمانە هاتن لە پێناوم کەیسە کە ئەمە جێگای بایەخ و جێگای دڵخۆشیە. بەڵێ من نام قسەی مامۆستای بەڕێزم دووبارەکەمەوە تەنها لە چەند خاڵێکە ئاماژە بە چەند خاڵێکەکەم. یەکێ لەوانە مامۆستاڵێ لە ناو شارە هیچ گرفتێکی میلاکمان نییە. من ئەڵێ مامۆستا لەکوێ هەیە 24 حەسە بە مامۆسایەک ئەڵێیتەوە لەم بارودۆخەیە کۆمەڵێک معاناتی ژیانی هەیە کۆمەڵێک شتی هەیە 24 حەسەی پێ ئەڵێیتەوە ئەم 24 حەسە ئەبێتە هیلاکی مامۆستا. یعنی تۆڵی حەسەی ئەو کەم کاتەوە لە بەرامبەر دوو مامۆسایوانە بێش بەتەکید مامۆستا ئەمە یەک چکە کەمکردنەوەی حەسە مامۆستا چۆنی پڕکراوەتەوە مامۆسای غەیری پسپۆرەکەی خۆی ئەڵێتەوە. بۆ نمونە مامۆسایەکی هونەر پسپۆرەکەی هونەرە من ناتوانم بە ینی ئەو پسپۆری ئەو بڵێمەوە لەبەرەی من زانیاری منێ لەسەری تۆ ئەڵەی لەبەر خاترۆی حەسەکەی کەمە تۆ ئەڵەی وەڵام بابەتی عەرەبی بڵێرەوە لەبەر خاترۆی عەرەبی بابەتێکی ئاسانە ئەمە بۆ قۆناغی بنەڕەتی باسەکەم یان مامۆسایەکی فیزیای حەسەکەی کەماڵێ بڕۆ عەرەبی بڵێرەوە کە ئەمە خۆی لە خۆیان یەکێکە لە گرفتەکە و خاڵێکی تر کە بەڕاستی من ئەمە ئاماژەی پێ بکەم بناغی پەروەردە قۆناغی سەرەتاییە کە تۆ لەو قۆناغەیە خوێندکارت گرت ئیتر پەروەردەیەکی جوان ڕفتارێکی جوان ینی پەروەردەیەکی تەندروست دەرەچێ کاتێ تۆ لە سەرەتاوە لە سەرەتای قۆناغەوە بابەتەکانی وەکو خۆی پێناڵیتەوە چکە بتەوێنێتەوە مامۆستای پسپۆر بۆ هەر بابەتێک ینی بە تەواوی پسپۆرەکەی خۆی بابەتەکاڵێتەوە ئەگەر تۆ غەیری ئەوە بڵێتەوە هیچ سوودێک ناگەینی بۆ مامۆستامان هەیە پسپۆر نەبێت و بۆ نمونە لە سەرەتایەکانی پێبووترێت بۆ نمونە مامۆستای وەرزش یان مامۆستای هونەر مامۆستای ئینگلیزیان بابەتی ئینگلیزیان پێوتوێتەوە مامۆستای وەرزش ئینگلیزیاڵێتەوە بەڵێ بۆ نمونە عەرەبی هەیە لەبەرەوەی حەسەکەی بۆ زیاد بکرێ بۆ نمونە 17 حسەیە 18 حسەیە لەبەرەوەی بیکەنە 24 حسە وتیانە بڕۆ فڕانە بابەت بڵێرەوە کە ئەمەی بەڵێ و خاڵێکی تر بابەتی خۆبەخشیە بەڕاستی لە وەزارەتەوە مامۆسای برای بەڕێزم ینی ئاگدارە بە فەرمان هاتووە کە خۆبەخشی نابێت لە هیچ پەروەردەیەکە هەبێ وایە هەر ئەمساڵ لە پەروەردەی چەمچەماڵەکە هەڵە نەبم خەڵاتی ڕێزلێنان دراوە بە خۆبەخش ئاخر ئەمە لەکوێ جێبێتەوە یعنی تو ئەمە ناوەنەی چی بە پێچەوانی بڕیارەکانی وەزارەتە لە پێناوەی تۆ بابەتێکت بۆ پڕەکاتەوە ئەی ئەو بابەتە پڕەکاتەوە بۆچی بە مامۆسایەکی لادراو کە زوڵمی لێکرا بۆ پڕی ناکەیتەوە ئەمە خاڵێک کاتم زۆر کەمابێت کاتم بە هاوڕێکانیشت مایکەکە بەی بە فەرموون کێ قسەمان بۆکە فەرموون بەنسبەت ئەو مامۆستایانەی کە ئەڵێت حیسەکانیان زۆرە 24 حسەتۆ بە مامۆستایەک کە ئەو زۆر ماندوو دەبێت ئەتوانێت حسەی ئەو مامۆستایی کە میلاکە یان گرێبەستە کەمی کەیتەوە لە بەرامبەردا چەند مامۆستایەکی وانەبێژ کە لا دراوە حسەکەی پێپڕکەیتەوە. ئێمە سپاس مامۆستا دەست خۆش بێ کۆمەڵک بابەتی گرنگە دووروژان سپاس دەکەم. ئێمە بە پێی سیستەمی قوتابخانە و خوێندنگا بنەڕەتی و ئامادەیەکان بە شەوانەی مامۆستایان دیاری کراوە 24 22 18 14 بە پێی بڕوانامە ئەو بڕوانامەی کە مامۆستاکە بەدەستێنێ بە کالۆرۆسە دیبلۆمی باڵایە ماجستێرە دکتۆرایە وەکو ئەو ڕقەمانی کە باسم کرد. ئێمە لە سیستەما دیاری کراوە دەڵێ مامۆستاکەدا دەمەزرێ ئەوەندە بە شەوانەی لەسرە بێڵیت. ئێمە نەهاتوین لە ناو شارە
بۆی جێگەی ئەمان بگرین بین مامۆستایەک ینی پڕکەین لە حەسا ئێمە لە ناو شاری سلێمانی بە نمونەی هێنمە نمونەی سلێمانی ڕۆژە ئاوا نمونەیەکە بۆ پەروەردەکانی تریش بەسەراحەت چونکە هەمووی ئەوکو دەڵێ کار لە پرۆسی پەروەردە دەکە هەموو پەروەردەکانی تر هەر دە پەروەردەکەی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی یا هەرسی و حەو پەروەردەکەی سەر بە وەزارەتی پەروەردە ئەمما مۆسا بەڕێزانە بۆ نمونەگە لە ناو شاری سلێمانی داوەریگرین ئێمە پەروەردەمان هەیە بۆ نمونە لە پەروەردەی پێنجوێن ێستا ڕێژەی مامۆستایانی گرێبەستیان لە 150 لای داوە با تۆزێک لە پەروەردەی ڕۆژاوا بچینە دەرەوە ینی ڕێژەی مامۆستای میلاک بەرەو کەمتر دەچێت باڵانسەکەی وەک لەو مامۆسایانی کە بەگرێ بەزوانە دەڵێن ئێمە لە ناو سلێمانی سنتەرە لەبەرەوەی پێشتر هەموو پەروەردەکان وەکو دەڵێ بەڕێوەبەرایەتی گشتی و پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاو هەمووی هەر لە ناو پەروەردەی ڕۆژئاوکو دایکێک لێوەی دروگ جابوونەتەوە کۆبوونەوەیکی میلا کاتی زۆر لە ناو سنتەرا دروست بووە مەسا هەم بە پەروەردەی ڕۆژهەڵات و هەم بە پەروەردەی ڕۆژئاوا من قسە لەسەر پەروەردەی ڕۆژهەڵات ناکەم بەس قسە لەسەر پەروەردەی ڕۆژئاواکەم بە نمونە وەکو دەڵێ و مشتێکە لە خەروارێک لە ناو سنتەری شارە ژمارەی زۆری مامۆستا ئەوەندە زۆرە لە مەکتەبمان هەیە 25 مامۆستا لە یەک قوتابخانە زیادە 25 ڕقەمە 25 ئەتوانی حەوزی بازیانی پێ ئاوەدان کەیتەوە بەڵام ئێمە دەستمان بەسراوەکو پەروەردە ناتوانین ئەم مامۆستا بەڕێزانە ببینە دەرەوە ئەو شەواغیرانی دەرەوەی پێپڕکەین ئەگینا گەرێستا بیت بتوانین تحکمی جوڵە بە مامۆستاکان بکەین لە ناوشار بۆ دەرەوەی شارسایمە سلێمانیمان بەسەر سێ بازنگە بازنگەی سنتەر دەوروبەر دەرەوە بە ناچاری هاتوینەوەمان کرد بۆی دۆخەکە تۆزێک بتوانین ڕاگرین یعنی وامان کردو لە بازیان مامۆستا ناتوانێت بێت ئەوە لەبەر وی هیچ مامۆستایەکمان بۆ نابرێتە حەوزی بازیان توی لە مامۆستایەک پێی بڵێ چۆرە بۆ دەرەوە لە کاتێکا خۆی 20 ساڵ لەوێ خزمەتی کرۆ مامۆسای تا ئێستا چقی بەستووە لە 25 ساڵ خزمەتی هەیە من خۆم نزیکەی 10 ساڵ و سنوورە بەڕێوەبەر بووم لە حەوزی بازیان بۆ نمونە کاتی خۆی ئێستا و مامۆستانی سەردەمی خۆم مامۆستا هەیە لەوێ هەرماوەتۆ نەیتوانیوە بێتە ناوشار بەهۆ کاریەوەی کە ناتوانین ئێمە مامۆستادا بنین ئەگەر نا سەبەبەکە ئەوە نییە ئەم برا ئەزیزم ئەیڵێ لەوەیە لە مەکتەبێکات دوانە عینەیەک وەها هەبێت بەس کاکە ئێمە 420 ناوەندی خوێندنگا لە پەروەردەی ڕۆژئاوا باشە ئەچما مامۆستا یەمە وڵات مامۆستا ڕێبوار بەس من ئەبێ بچمە ڕانیە وەلای مامۆستا ئومێد کە بەڕێزیان بەڕێوەبەری پەروەردەی ڕانیان مامۆستا سلااوت لێبێ ببوورە زۆر چاوەڕوانت کرد بەڵام پێم باش بووی تر تەواو گوێبیستی قسەی ئەم میوانانە بزانی گرفتەکان لەکوێدایە وەکو دەڤەری ڕاپەڕین وەکو پەروەردەی ڕانیە گرفتی ئەم مامۆستایانە ئێوە بە دوواداچوونەکانتان چی بووە هەوڵتان ناوە چارەسەریکەن ئەوەی کە ئەمان باسی دەکەن بۆ نمونە مامۆستای میلا کوانەیەکی زۆری پێدەدرێتەوە یان مامۆستای وەرزش هەیە ئەنگلیزی پێدەوترێتەوە یاخود مامۆسای خۆبەخش هەیە ئەم کێشانی کە ئەمان باسی دەکەن لە پەروەردەی بەڵێ با بڵێن ڕاپەڕین بە گشتی وڕانیە ئەم گرفتانە هەیە یاخود هەوڵتان داوە کێشەی مامۆستایانی لادراوی وانەبێش چارەسەر بکەن میوانەکانت بە چاویەکە بەیەکەی ئەو مامۆستا ئەزیز و خۆشەویستانەی کەوانە بێژی لادراون ساڵانێکی زۆر خزمەتێکی بێوێنەیان کردو چاویەکە بەیەکیان باش دەکەم بەڵێ ئێمەش بەدەر لە پەروەردەکانی ترنین هەموو ئەو گرفتانە گشتگیرن لە هەموو سنوورەکە وەکو یەکە لە هەموو پەروەردەکان کێشەکانمان وەکو یەکە لە بەرەوەی بڕیارەکان بڕیارێکی مرکزی و وزاریەکەدا دەبەزێ نەمانی دامەزراندن بەڵێ لە سنووری ئێمە 214 ناوەندی خوێندنمان هەیە وەکو مامۆستای ئەزیز مامۆستا ڕێبوار باسی کرد لە سنتەری قەزاکەی ڕانیە کێشەی میلاکاتمان نییە بەڵام ئێمە 4 ناحیە ترمان هەیە لە ناحیەکان گرفتی مامۆستامان هەیە لە ناحیەکان زیادە میلاکمان نییە وەکو ئەوبرا بەڕێزە خۆشەویستی کە باسییان کرد نەمانی پسپۆڕی بەڵێ بە ناچاری پەنامان بردوتە بەر نەمانی پسپۆڕی لە بەرەوەی بڕیارەکان بڕیارێکی وزارین بەلای هەمومانەوە نەمانی پسپۆڕی کارەساتێکی پەروەردەیە دابەزاندنی کوالێتی پەروەردەیە دڵنیاین لەوە کە مامۆستایەکی هونەر من بە ئیجباری بۆ تەواوکردنی میلاکە کرد بە تەواوکردنی نسابی بە شەوانەکەی خۆی دەرسێکی غەیرە پسپۆڕەکەی خۆی پێدەدەم ئەمە کارەساتێک دروست دەکات بۆ لایەنی زانستی هەر تەواوبوونی ڕۆژەکان و پێکێنانی دەرسەکە نییە بەڵێ هەر مامۆستایەک بیگری وەکو خوێندکارێکی زیرەک دەتوانێت دەرسەکە بخوێنێتەوە نەک پسپۆڕەکەی خۆی بێت من لەگەڵ ئەوە نیم بە هیچ جۆرێک غەیری پسپۆڕی خۆی
باشە مامۆستا وەزارەتی پەروەردەتان لەسەرم بابەتە ئاگادار نەکردوتەوە یعنی بەڕێستان کە بەڕێوەبەری پەروەردەی ڕانیان تۆ کێشەی ئەوەت هەیە کە پسپۆریت کەمە بۆ نمونە ئەو مامۆستای کە ئەو دەرزە دەڵێت تۆ پسپۆری خۆی نییە بەڵام لە بەرامبەر داڵوانەیە هەر لە دەڤەرەکەی خۆت ژمارەیەکی زۆر لە مامۆستای لادرای وانە بێژە هەبێت کە چەندینیان لەو پسپۆریە تیادایە یعنی وەزارەتان لەم بابەتە ئاگادار نەکردوتەوە کە بۆ من ئەم مامۆستایانە نەهێنمەوە کە پسپۆریان ئەو بابەتە بۆ گفتوگۆ و مناقەشەکردنی کەمی میلاکات ڕوومان لە وەزارەت کردووە بە پێی ڕێزبەندیەک هەر پەروەردە و ڕۆژێک سەرەی خۆی بووە ساڵی پار بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پەروەردە خۆی لە ناو گفتوگۆکەدا بووە گلەی و گازندەکانی خۆمان ئێمە گەیاندووە و شاغیرەکانی خۆمان هەمووی گەیاندووە جەنابیان دەڵێن دەبێت لەگەڵ پسپۆڕی تر بیگونجێنی بۆ ئەوی نسابی مامۆستاکە تەواو ببێ بەلای ئێمەوە بڕیارێکی مرکزی و دابەزیوە جێبەجێ دەکەین بە ناچاری دەبێت جێبەجێ بکەین بۆچی ئەگەر جێبەجێ نەکەین چی بکرێ لەوێ لە پێش چاوی ئێمە وانەکان نەخوێندرێت و لە پێش چاوی ئێمە خوێندکارانی گوندەکان و ناحیەکانمان بە بێوانەی بمێنێتەوە نەخێر لە حاڵەتی ناچاریدایە دەستمان بۆ بردووە بەڵام وەکو ئەوەی کە بڕوامان پێی هەبێ وەکو ئەوەی کە بە قەناعەتی کولیەوە ئەوە بەڵێ من پێم هەڵەیە شتێکی زۆر هەڵەیە ناکرێ مامۆستا غەیرە پسپۆری خۆی دەرسی تر بڵێتەوە وە بە نەبوونی مامۆستای ئێستا میلاک بەڵێ کێشێکی زۆری میلاکمان هەیە لە سنووری ئێمە بە ساڵی پار 232 مامۆستا لە پەروەردەیەکی وە کوڕانیا کە 4600 میلاکمان هەیە 232 مامۆستامان خانەنشین بوو و نزیکی 30 مامۆستان بۆتە ڕاهێنەر نزیکی 20 مامۆستان بۆتە سەرپەرشتیار ئەمانە هەمووی گرفتی دروست کردووە بۆ جێگاکانیان ئەگەر ئەو جێگاکانە بە ئەو ئەزیزانە پڕ نەکەینەوە لە سنووری ئێمە 497 مامۆستای وانەبێژی لادراو لە 14 2024 فۆرمەکانمان گەڕاندوێتەوە بۆ وەزارەتی پەروەردە ئێمە کە گەڕاندومانەتەوە بۆ ئەوە بووە کە بتوانین ئەو شاغیرانە لەلایەن وەزارەتەوە پڕ بکرێتەوە بەڵام بەداخەوە کەواتە تۆ لە سنووری پەروەردەکەی خۆتە پێویست بە مامۆستایانە هەیە بێگومان لەبەرەوەی ئەگەر بە پسپۆڕی ئیش بکەین پێویستمان پێوە ئەگەر پسپۆڕی ئیش نەکەین و تەنها پێکێنانی ڕۆژەکان بێت کوالێتی خوێندنمان ئەوەی کە هەمومان مەبەستمانەوە ئەوەی کە ئێمە هەمومان خزمەتکاری ئەو پرۆسەین بڵێ وەکو پێویست نابێ و لە خواستی کەسماندا نابێتەوە بەڵێ ئێوە وەک بەڕێوەبەری پەروەردەی ڕانیە داواکاریتان لە لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی پەروەردە لەوەی کە ئێوە خۆتان گرفتتان هەیە بۆ دەستپێکی ساڵی نوێ خوێندن بۆ ئەوەی کە ئەم مامۆستانە بتوان جارێکی تر بچنەوە هۆڵەکانی خوێندن ئێوە لەسەرم بابەتە چی دەڵێن داواکاریتان چییە لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی پەروەردە بەدەر لە هەموو وەزارەتەکانی تر کەمە دەزانین فقراتی کۆمەلگا پەروەردەیە ناکرێت لە قەیرانیش دابین بودجەیەک بۆ وەزارەتی پەروەردە تەرخان نەکرێت بۆ شاغیرەکانی بۆ پڕکردنەوەی نەبوونی مامۆستاکان تەرخان نەکرێت وەکو فەرمانبەری نییە من لە ژوورەکەی خۆم کە لە هۆبەیەکم پێچ فەرمانبەری لێبێ چواریان بڕۆن یەکیان بمێنێتەوە دەتوانێت ئیشەکان پێک بێنێ بەڵام قەزیەی ناوەندەکانی خوێندن وانەوتنەوە شاغیرەکانیشیان هەندێک شاغیرمان ئیجباریە من و تۆ دەسەڵاتمان تێیدا نییە بۆچی مۆڵەتی دایکایەتیم هەیە خانەنشین بوونمان هەیە مردنمان هەیە ئەوانە هەمووی مۆڵەتی خوێندنمان هەیە لە دەسەڵاتی کەسمان نییە ئەو شاغیرانە چی لێ بکرێ بە پسپۆری غەیرە جیاجیا پێیان بکەین وەڵام من نەبوونیم پێ باشترە لەوە کە بتوانین بە پسپۆری غەیرە پسپۆری خۆی ئەوانە شاغیرانە پڕ بکرێتەوە بۆیە داواکارم لە داواکارم وەزارەتی پەروەردە لە بەشی بەرنامەکە لەگەڵمان ئامادەیت هەبوو سپاس دووبارە بۆ ئێوە ئەگەر مایکەکە بن بەم خاتونە ئێستا ئەگەڕێمەوە لای ئێوەش بەس بەڕاستی ئەوەی کە سەرنجی ڕاکێشام خاتون گیان بەخێر بیت دایکی مامۆستایەکی وانەبێژی لادراوی هاتوویتە بەرنامەکەی منەوە دەتەوێت چی بڵێ سپاس بۆ کورسات سپاس بۆ ئێوەش بەخێراتنی مامۆستای بەڕێزی شەکەم دەستی ئەو مامۆستا بەڕێزانش ئەکوشم سپاسیانەکەم وەک دایکی مامۆستایەکی لادراو کە معدل لە هەوڵ و ماندووبوونان بۆ دانانەوەی مامۆستایانی لادراو من لێرەوە ئەڵێم کە دایکی 2 شەهیدم خوشکی 5 شەهیدم کچە شەهیدم ئەمانەی کە لە پشتی منەوەن ئەم هەموو مامۆستا بەڕێزانەی کە خزمەتیان بەم حکومەتە کردووە کە سوکارەکەیان وابزان لە ڕۆژێکە خزمەتی ئەو حکومەتیان کردووە کە ئەمڕۆ دانان و لادانەکەن
خزمەتی ئەو حکومەتیان کردووە زۆر بەداخەوە کە حکومەتێک ئەوەنە بێوەفا بێ بەرامبەر بە میلەتەکەی بەرامبەر بەم هەموو گەنجە جوانەکە هەموو شەهادەی بەرزیان هێناوە هەموو بە شەهادەی بەرزەوە داوای شتی زیاتر ناکەن لە حکومەت کچیان کوڕت کچەکەت بۆچی لادرا تەنها لە بەرەوەی زەواجی کردو و ماڵی لە هەولێرە لە هەولێریشەوە زۆر هەوڵی یاوە وتوانە وڵای ئێمە هەتا مامۆستای خۆمان هەبێ ناتوانین بەڕێزی دانێنەوە یعنی هەولێر و سلێمانی بۆ بانێکە و دوو هەوا من ئەڵێم لە هەورامانەوە هەتاوەکو خانەقین هەموو ئێمە کوردین هەموو خاوەن قوربانی سەرگیری کردو چۆتە هەولێریش پێیان وتوە ناتوانین وەرگیرەکانی خۆیان دان بەڵێ دەست خۆش بەڵام یعنی بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانیە بۆ هەموو مامۆستایانی لادرا و بۆ هەموو خانەوادەکانیان یعنی گەنجێک بە چ قوربەسەریە دایکێک باوکێک خوێندنی پێتەواوەکە تا بگاتە ئامانج و بگات بە ئەوەی کە گیرفانی خۆی هەبێ زەواجی کردووە کاکە هۆکاری زەواجە بە هۆکاری ئەوروپایە بەر شێوازێکێ بۆ لایەنەیەن لەبەرچی لایەنەیەن باش خۆی کچەکەت لێرە نیە ئێستا چۆتە هەولێر لەگەڵ ئەو مامۆستایانەیە ینی هەر بابەتێکە بێ هەر چالاکیەکە بێ لەسەرم بابەتە تۆ لە بری کچەکەت بەشداریەکە من لێرەوە بەڵێن بە مامۆستایانەیەم بە بەڕێزیشتەیەم ئامادەم خێمە هەڵم لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر ملم بکەن بە پەتی سێدارە هەتا بەغاش بێ ئەڕۆم لەگەڵیانە لەبەر ئەوەی من بەڕاستی من خەڵکی هەڵەبجەم من خاوەن قوربانیم خەڵکی ئەو هەڵەبجەیەم کە کوردی بە دنیا ناسان کە ئەمانەی لە پشتمانەوەن هی گەرمیانە هی هەڵەبجەیە هی ڕانەیە هەموو خاوەن قوربانین هەڵەبجە و ئەنفال کوردی بە دنیا ناسان بەڵام بەداخەوە کە یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەنە ڕێزی نییە بۆ مامۆستایان کە بەم هەموو هەوڵ و توانایی کە خزمەتیان کردووە کە ماندوو بوون کە خزمەتیان بە مناڵەکانمان کردووە بەنەوەکانمان کردووە لەسەر شتێکی بێهۆ لایەن بن بۆیە لێرەوە من داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز ئەنجومەنی وەزیران بەڕێز جەگری ئەنجومەنی وەزیران لێرەوە داواتان لێ یەکەم ئەم مامۆستا لادراوانە بە هەر هۆکارێکە بێ بیانکەن بە هەمیشەیی ئەگەر نەکرێن بە هەمیشەیی وەکو خاوەنی ئەو هەموو شەیدە ئامادەم بێم خێمە لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش و بەغداددان دەستان خۆش بێ زۆر سپاس مایکەکە بێ بە ئەوانی تر بەخێر بێ زۆر سپاس بەڕێستا مامۆستای لادراون بەڵێ چەند ساڵ خزمەتی مامۆستای من یەک ساڵ سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵی کورسات بۆ خۆخۆریتان بۆ جەنابیشە لا نەخان من ئەمەوێ سەرەتا لێرە بە جەنابی وەزیر بڵێم کە بەڕێزیان خۆی لە هەر هەموو کەسێک باشتر ئەزانێ کە مامۆستایانی وانەبێژی لادرا و چەند خاوەنی معاناتن من خۆم لە دەستەی نوێنەرانم لەگەڵ مامۆستا شاباز لە سلێمانی ڕۆژانە مامۆستایان تەلەفۆنم بۆکەن باوەڕەکەی مامۆستای وایتیایە زۆر خاوەن معاناتە کرێچیە نەخۆشە خاوەنی مناڵی نەخۆشە هەیە هاوسەری وەفاتی کردووە مناڵی کەوتۆ بەسەرا یعنی جەنابی وەزیر خۆی باش ئەزانێ کە ئێمە چینێکی بەڕاستی مافکوراوین ئێمە کەسانێکین بەڕاستی بێواستە بووین یعنی من تۆ بڵێ ئاگیان لە وەزعی ئێوە نەبێ واللهی مناڵم هیواداری میشەڵ ئاگیان لێمان بێ هیوادارین ئەنجا لا نەخان ئێمە ئەو 38,000 هاوڕێمان کە کران بە گرێبەست پیرۆزیان بێ پێمان خۆشە و هاوڕێ خۆمان بوون جەنابی وەزیر و کاتەکە ئەو بڕیارە ئامەیانە هیچ جیاوازیە نەکرا لە نێوان پسپۆری و ناپسپۆریە لە نێوان ساڵی خزمەتە خاڵبەندی هیچ شتێ نەخوێندرایەوە تەنیا لەبەر خاتریەوەی پێش هەڵبژاردن بوو بەڵام ئێمە ئەم مامۆستانە کە بە هۆکاری جیاواز لابراوین کە بە زوڵم باوەڕکە مامۆستای وایتیایە خلیجی پەروەردەی کیمیایە زیرەکە لێ هاتووە لەسەر چی لابراوە پێیان وتووە تۆ سەوت نزمە لە پۆلە تا 3 ساڵ فراغەکەیان پێپڕ کردێتەوە پڕیان کردێتەوە دوایی وتیانە تۆ سەوتی نزمە و کەسێکیان خستۆتە شوێنی سەوتی نزمەلایەن بردووە بەڵێ لەوانەوتنەوە مامۆسایەکی لێ هاتوو و زیرەکیش بووە ئەنجا خاڵێکی تریش من مامۆسا ئەڵێ ئێمە کێشەمان نییە ئەی ئەگەر کێشە نیە بۆچی وەزارەتی پەروەردە پار لە کاتی خانەنشینکردنی 7000 مامۆساکەیە داوای تەنسیبی لە وەزارەتی پێشمەرگا کرد ئەم ساڵیش ئێمە بینیمان لە سۆشیال میدیا کە وەزارەتی پەروەردە داوای درێژکردنەوەی ماوەی تەنسیب بکات یعنی مامۆسایەکە کە پار بە تەنسیبات بێت لە وەزارەتێکی ترەوە ئەم ساڵ بۆی هەیە ماوەکەی خۆی درێژکاتەوە دەستخۆش ئەگەر مایکەکە خاتونکیان بەخێر بێت باشە مامۆسا هەیە لە سەر و ئێوە کە ئێوە وانەبێژن و لادراون بەگرێ بەس لە خوێندنگەکاندا دانرابێ بەڵێ مامۆستا هەیە بەڵێ هەیە
بەگرێ بەست لا بەلاو بەبێ ئەوەی کە ئێمە ئاگادار بین بەگرێ بەست ئەکرێت ڕۆژانەش نەبووە پێشتر بڵێ بەوانە بێژیش نەبووە کە ینی ئێستا دانراوەتەوە من خۆم جارێکیان ینی سەردانی پەروەردەکەی خۆمم کرد ڕۆشتم من 7 ساڵ خزمەتم هەیە باشە 3 ساڵە لادراوم باشە لە مودەی ئەم بیانوێکتویان لابرد لەبەر ئەوەی بووم بەدایک ئەیخوانەی بڕێخوا لە نەسێنێ ئەوە لە هەموو شتێک گرنگ الحەمدولله بەڵام بیانوەکە یعنی بزانە من بەڕێوبەرەکەم یعنی پێیوتم وتی دووگیانیت وتم بەڵێ یەکسەر هینی کرد پەیوەندی کرد بە پەروەردەوە بۆ بەیانی نەیهێشت بڕۆمە پۆلەوە یعنی یەکسەر هینی کردم لای بردم زۆر بەداخەوە بەڵام لێرەیە لانەخان ئەزانی ئەوەی کە بینیری مناڵەکەت هەموو دنیاە بۆ ینی ڕاستە هەندێک شتێکە الحەمدولله ئینسانە خۆشە بەڵام ئێوە لە هەوڵەکانتان بەردەوام بن بەردەوامە بین و واز لەو مافەی خۆشم ناهێنم بەڵام من حەزەکەم یعنی وەزیری پەروەردە ئاگادار بێت کە وانە بێژان بە چ زروف و دۆخێک ڕۆشتن وانەیان وتەوە بە بڕەپارەیەکی کەم بەڵام لە پای ئەوەی کە یعنی دەستخۆشیەکیان لێ بکرێ بنێرە ماڵەوە یعنی لانەخان من 7 ساڵ خزمەتم کردو ئێستا 3 ساڵیشە لە ماڵەوەم چاوەڕێی دانانەوەم باشە ئەمە 9 ساڵ لە ساڵی 2011 بۆ 2012 تەخەروجم کردووە ئێ باشە من تەمەنم وا سەر کەوت یعنی بەڕێز جەنابی وەزیر من کەیدا ئەنرێمەوە یعنی چەند جاری تر من بێمە بەردەم پەروەردەکەم و داوای ئەو مافە بکەم چەندین جار چوومەتە پەروەردە یعنی بەش نەماوە من نەچم یعنی پێیان نەڵێم کە من پێویستە دابنرێمەوە ئەڵێن چێڕەڵەن چاوەڕوان بن هەرە لە چاوەڕوان بە بە شەرتێک دەستخۆش عفوم کە بە ئەو قسەیەش بکەم نەماوە بڵێ عفوم کە 40 ڕۆژ پێش ئەوەی هاوڕێکانم بکرێن بە گرێبەز من لادراوم باشە من لادرام لە 2023 مانگی 2023 لادرام دوای ئەوەنەی نەبرد هاوڕەکانم هەر هەمویان کران بە گرێبەست بۆیە ئەوەندە دڵفڕی دەستخۆش ئیشەڵا ئەچیتەوە هۆڵەکانی وانەوتنەوە و دەست دەکەیتەوە بەوتنەوەی وانە خاتونگیان زۆر بەخێر بێ سەلامت بی بەڕێزی سەلام عەلەیکم بەڕێزی سەلام لە مامۆستاشەکەم نەگەیشتم بە خزمەتی من زۆر مامۆستای کۆمەڵایەتیم پەروەردەشم تەواو کردو بەکەلیۆرێسم لە پەروەردە بناڵەتی هەفتەی 3 ڕۆژ من سەردانی پەروەردەم کردووە مامۆستا پیرۆزی بێ جارێم پۆستی تازە وەرگرتووە لە پەروەردە پیرۆزی بێ خێرداریش بێ ئینشەڵڵا من لە 2012 وانە بێژم باشە لە 2012 وانە بێژم 2022 لادرام 2022 لادرام لە قوتابخانەیەک بووم 31 حوسەمەوتەوە 31 حوسەمەوتەوە کۆمەڵایەتی و بە بەهاشەوە 31 حوسەمەوتەوە لە کاتێکە یعنی زۆر زەختیشم لەسەر بوو هیلاکیش بووم بۆ خۆتە زانی خێزان و ماڵ و ئەو کاتەش یعنی من هەتا ئێستا مناڵیشم نەبووە زەواجیشم کردو بە هەروتمە یعنی بەشکم خوایە تا دامەزرێ مناڵم ببێ ئەوە وەڵای ڕۆژێک نەخۆش کەوتم زۆر یعنی هیلاک بووم کانونیان بۆ بەستم لە کاتی امتحانەکان زەرور بووم ئەبوو بچمای دەفتەرەکانم سەح کردایە لە مەکتەبەکە وەرزی یەکەمیشم تەواو کرد بە 3 حوسەکە 31 حوسەمەوتەوە بە وەرزی یەکەمم تەواو کرد وەرزی دووەم کە هاتمەوە هەمووی 10 ڕۆژ بوو پشویان داینێ هاتینەوە دەوام بکەینەوە مامۆستاکەم وتی بەڕێوبەرەکەم وتی مامۆستا نامانەوێ یعنی تۆژ وەکو مامۆستاکەی پێشتر کە ڕۆژت بە قوتابیەکان بڵێ کە من لادراوم ئەڕۆمەوە مامۆستای تازەتان بۆ دێبات دەرونی مامۆستاکان تێک نەچن لەبەر ڕاهاتون لەگەڵ تۆ تەلەبەکان و وتم مامۆستا هۆکار چییە وتی میلاک هات بڕوا بکەی هەر لە دوای من مامۆستایەک بورایەوە مامۆستاکەی تر تازە زەواجی کرد بوو هەمان مامۆستای لادا بەس ئەو مامۆستای بیرکاری بوو شوێنی دەستکەوت من 1000 شوێنم کرد بە دەستم نەکەوت یعنی لە 2012ەوە تەخەروجی 2007م یعنی کەی دامەزرێم مامۆستا شابازی جەڵێ یعنی تەمەن هەڵەکەوت یعنی تەمەن ڕۆی یعنی خانەنشینش بەم خانەنشینم بەرناکرد دەستخۆش یعنی هەتاکەی مامۆستانی زۆر سپاس ئەو مایکەم بۆ مامۆستایەکمان لەگەڵە ئەڵێ من خوێندکارەکەم ئێستا گرێبەستە مامۆستا بەخێر بێ مامۆستا تەمەنی خۆت گەورە مەکە ناناگەنجی بەڵێ مامۆستا من ساڵی 2012 ئەگەر هەستیتە سەر پێ هەستیتە سەر پێ عەفو 2012 بۆ 13 تەخەروجم کرد باشە 13 بۆ 14 وانەم وتەوە لە قوتابخانە لە 3 سادق بەڵێ سەر بە پەروەردەی 3 سادقین باشە بەڵێ گەشتمە کۆتایی تاقیکردنەوەی ساڵ لەوا بوو ئیمتیحانی کۆتایی ساڵ بوو بەڵێ مدیری تربیەی 3 سادق ڕاست
تاعینێکی ناشوێنم باشە وتی ئیشەڵا بۆ ساڵی ئایندا ئیتر لە 2014ەوە ئەچینە ئیشراف ئەچینە پەروەردە بەڵێ فەرەغات نیە ئەو کاتون پۆلی 10 مەوتەوە باشە تەسەور کە ئێستا بە بەڵگەوە تەلەبەکەی خۆم لەم گرێبەستانەیە باشە لەم گرێبەستان لە چاوەڕوانی بۆ خۆشم ئێستا داهاتوم دیار نییە ئەگەر عفو ئەگەر بە قسەی مامۆسای بەڕێز سەرپەرشتیار بێت فەرمووی لە ماوەی 2 ساڵە ئێمە دە مامۆستامان لە جێگەدانان بۆ کردووە باشە 500 مامۆستا لەم شارە سەر بە پەروەردەی ڕۆژاوایە جا ئەگەر ئەم 500 مامۆستا ساڵی 10 مامۆستا دابدرێت خۆ 50 ساڵەکات باشە من 15 ساڵە چاوەڕێم لەم هەرێمەی خۆمانە لەم هەرێمەی خۆمانە مامۆسا دوای 15 ساڵ ئەتوانی ئارەزومەدانە داوای خانشینی بکەی باشە باشە خۆی ئێمە هێشتا موچەمان وەرنەکە خانشین بووین مامۆستا دەست خۆش زۆر سوپاس دەستان خۆش بێت زۆر سوپاس پێمەڵەن 2 دقەت ماوە جا بە 2 دقە مامۆسا کۆتا قسە و داواکاری و هەرچی تێت بیڵێ با بچمە لای مامۆستا لە جێدانان ڕەتەکەینەوە داوای گشتان دەکەین بۆ سەرجەم مامۆسایان لە جێدانان ڕەتەکەنەوە خۆشبەختانە دوێنێ برای بەڕێزم دکتۆر بڕیار ڕەشید باشکردن بۆ پەرلەمانی عێراق هەمانگی لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکان بۆ کردوین باشە داوایەک ئێمە لە حکوومەتی هەرێمەکەین بە کتابێک بە شتێک ئەوان فشارەکەنە سەر حکوومەتی هەرێم ئەنجومەنی وەزیران دکتۆر ئومێد بێت وەزیری پەروەردە بێت کە داوا لە سەرجەم فراکسیۆنەکان بێت سەرجەم فراکسیۆنەکان ئامادەیان دەربڕیەوە شەڕمان بۆ بکەن لە بەغداد بەڵام بابە داوایەک بێت بۆی ئێمە لە کاتی جێگیرکردنی بودجە ئێمە جێگیرکەن لەگەڵان دەستان خۆش بێت فەرموو مامۆستا مامۆسایانی ئەزیز دڵنیا بن لە بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی من بە نوێنەراتی بەڕێوبەری گشتی پەروەردەی سلێمانی لێرەم زۆر دڵسۆزانە پێداگری ئەکا لەسەر مافەکانتان مامۆستا نەژات بەڕێوبەری گشتی مامۆسان بەناس بەڕێوبەری پەروەردە پارێزەرێکی زۆر باشتانن و بەندەش پارێزەرێکی زۆر باشتان دەبین لە هەموو کۆڕکۆبوونەوەکانی وەزارەتە پێداگریمان لەسەر مافەکانتان کردووە و سووریشین لەسەری ئینشاء الله سات مەبنەوە حەقی خۆتانە مافی خۆتانە پاڵپشتانین بە هەموو توانای خۆمان بگەن بە ئاواتی خۆتان ئەو بابەتانی کە باستان کرد چۆن بڵێم ناخی هەمومانی هەژاند بەڕێوی مناڵت بوو بە دایک دوور خەریتەوە ینی خۆم ناخم زۆر هەژار پێی حەقی خۆتانە پاڵپشتیتان نەکەی چی وای لێ کردی دڵت پڕ بێ مامۆستا ئەو چیرۆکەی ئەو دادێ بە تایبەتی هەلی تۆ بیبی بێ دایک دوور خەریتەوە قورسە کە ئەوە مافێکی سروشتی هەموو مامۆستایەکە بۆیە دڵنیا بن ئێمە لە بەڕێوبەرایەتی گشتی تەواوی توانامان دەخینەگەر پاڵپشتانین و ئەو عەدەدەی کە سەر بە پەروەردەی ڕۆژ ئاوایە و تەواوی پەروەردەکانی تر ئێمە پێداگری دەکەین و لەگەڵ جەنابی وەزیریش قسەمان کردووە لە کۆڕکۆبوونەوەکانمانە ئەوانیش هەموو توانای خۆیان قسۆ دەگەر حەز دەکەم بزانن لەو بابەتەیە بەڵام مشکیلە ئەو ئیتیفاقی بینی هەرێم و عێراق و ئەو دەستگرتنەوەیە کە ڕێگەمان نادەن کەسدا بمەزرێن ئێوە حەقیوەتان نییە ببن بەگرێ بە سەقیوەتانێ هەمووتان ببن بە هەمیشەیدا بمەزرێن بەڕاستی من حەز دەکەم شەڕەکەمان وەها بێ بۆ ئێوە کە ببن بە هەمیشەیی نەک بەگرێ بەس بە 500,000 400,000 ئێمە بتان بینە لادەیەکی دوور بەشی چیتان دەکا بۆ ئێمە لەم کوردستانە ناژین مەعانەتەکانتان نازانین مامۆسایەک 200-300,000 دەدا بە کری هاتوچۆکەی ئەی دایبی مناڵەکەی ئەی شیری مناڵەکەی ئەی قوتی ئەی کرێ خانۆکەی یعنی بە 500,000 دەشی مستحیلات تەشتیوە ئەو خەمانە لە وەزارەتەوە پێی دەزاننەوە تا ئێمەمانان پێی دەزانین و ئەوە مافێکی ڕەوای خۆتان دەستان خۆش بێت بۆیە دڵنیا بن پشت و پەناتانین پاڵپشتانین ئەوەی پێمان بکرێ درێخی ناکەین لە ئەوەی کە ئێوە ببن بە هەمیشەیش نەک بکرێن زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت هیچ کاتم دەما فەرموو زیادکردنی حسەی مامۆسا باشە بەم مەعاناتەوە بەم هیلاکیە لاسایکردنەوەی ئەو خوێندکاری لێ دەرەچێ کەوتی بەکەلۆری ئەوە زەنگێکی مەترسیدار بوو بەگوێی هەموو پەروەردەکانە کە بزانە هیلاکردنی مامۆسا بەو شێوەیە ئەوەیە و خاڵێکی لاەخان بابەتی پسپۆری ناپسپۆریە خۆشببختانە هەموو خانشینی هەموو وەزارەتەکانی گرتوێتەوە بۆچی هەماهەنگی ناگرێت لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەوانی کە ناپسپۆرن لە شوێنەکان تراجیا دەستان خۆشە بە هیوای ئەوەی کە وەزیری پەروەردە لایەنی پەیوەندیدار بینەریم بەرنامەی ئێمە بووبن ئەمانە نوێنەری ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی لادراوی وانەبێژن کە
لا دراون ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە ئەو چیرۆکانی کە لەم بەرنمەیەدا گوێبیستی بووین نمونەی دەیان و سەدان چیرۆکی ناخەژێنە کە لای ئەو مامۆستایانە هەیە کەوانە بێژ بوون وەلا دراون بۆیە بە هیوای ئەوەی کە بەرنمەکەی ئێمە هۆکارێک بێ بۆ چارەسەرکردنی گرفتی مامۆستایانی وانەبێژی لادراو لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئاوڕێکی جدی لەم مامۆستایانە بدرێتەوە. سوپاس کە تا ئێستا بینەرمان و سوپاس بۆ میوانە ئازیزانەی کە لەم بەرنمەیەدا لەگەڵ منە ئامادەیان هەبوو تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتان دەبم شاد و بەختەوەر بن.